ئایا گەنجە خەریکی چیە بەڵام بۆ گەنجە بێتە ناو گەنجان وڵاتپارێز هەمویان کە بەداخەوە لە کۆمەلگای ئەمە دووبارە ئەم نوخبەیە زۆر کەمە دەوڵەتەی هەم زمانی هەم کلتوری هەم هونەری هەم ڕۆشنبیری هەم سیاسی هەم عەسکەری ئەم کەمینەیەوە ژیانەکەن بەڵام ئێمە ئەمەشمان نییە بەداخەوە ئەم حزبانە دروست بوو ناکۆکی نێوان حزبەکان و ناکۆکی نێوان سەرکردەکان گەنجانیان دوور کردەوە لە سیاست گەنجانیان دوور کردەوە کە لە ڕێخستنی خۆیان کە مۆری حزبی پێوە دیار بوو شتەکان مۆری حزبی پێوە دیار بوو سیاسەتی کلاسیکی ئەو حزبانە وای کرد کە گەنجان بە تەواوەتی دوور بن لە بڕیاری خۆیان دوور بن لە تێگەیشتنی ئێستا زۆر کە ئەنجەبینی تۆ باسی کتێب بکە باسی پەروەردە بکە باسی مێژوو بکە ئەسڵەن گاڵتەی بە تۆ دێت تۆ بە دوای چی کەوتویت کاکە ئێمە ئەگەر کتێب نەبێ ئەگەر خوێندنەوە نەبێ ئێمە چۆن بتوانین لەم بارودۆخەیە مۆری گەنجان لەم ڕەوشە بدەین ئێمە ڕۆژی خەڵک گەنجە بینی بارودۆخی گەنجان ئەبینەی هەڕۆشتیان بەسەر دێ بە تایبەتی چینی گەنجان ئەو هەموو گەنجە کۆچی کردووە لێرەوە ڕۆیشتون بۆ دەرەوەی وڵات ئەو هەموو گەنجەی کە ئێستا خۆیان ئەکوژن ئەو هەموو ژنەی خۆیان ئەکوژن ئەمە خراپی حکومڕانی ئەو 30 ساڵەیە کە ئەمڕۆ دەسەڵاتی باشووری کوردستان بەسەر چینی گەنجانە هێناویانە دوور بوونە هەستی نەتەوەی وا کاڵکراوەتەوە لە نێوان چینی گەنجاندا بە تەواوەتی وا کار لەسەر سایکۆلۆژیان کراوە کە بە هەموو شێوەیەک نەفرەت لە مەسەلەی نەتەوەیی دەکەن ها کار کرا چونکە گەنجی باشووری کوردستان وا خۆڵقاوە لە سەرەتای دروستبوونیەوە گەنجێک بوون هەمیشە لە ناو شەڕ بوون وڵات پارێز بوون بەرخۆدێر بوون گەنجی قارەمان بوون ئەم ساڵانەی دواییە وای کرد کە بە تەواوی گەنجانی باشوور لە هەموو مەسەلە نەتەوەیەکان دوو هەتاکو ئاستێک ئێمە حەقی هەمووان نەخۆین گەنجی باشمان هەیە بەڵام بە بەشی زۆرینەی پشکی زۆرینەی گەنجان دوور کەوتون لە هەستی نەتەوەیەوە ئەم کەوتووە ئەمڕۆ ئەم شتەی پێوە دیارە کۆمەڵگای ئێمە وزەی گەنج ئەمڕۆ وزەی گەنج لە چیدا سەرفە بێ کە بەداخەوە لە کۆمەلگای ئەمە دووبارە ئەم نوخبەیە زۆر کەمە یعنی شەڕی تایبەت بەر لە هەر شتێک دژی کۆمەلگاکەی خۆی دژی کولتوری خۆی دژی بەهاکانی خۆی وەکو مۆرانەیە کە کەوێتە ناو کۆمەلگاکەیەوە بەداخەوە گەر ئێمە قسە بکەین لەسەر کۆمەلگای باشووری خۆمان لە دوای ڕاپەڕینەوە بەداخەوە لە چەپەوە بۆ ڕاستی یەک بە یەک حیزبەکانی کۆمەلگای باشوور ڕۆڵی شەڕی تایبەت دەبینن لە دژی کۆمەلگاکەیە ئەویش پرسی فکر و فەلسەفەی بەڕێز و جەلانە کۆنفیدرالیزمی دیموکراتی وەک چارەسەر هەڵبەت ئەم مرۆڤە هێندەی من 25 لەگەڵ نەرم کردووە مودەی 7-8 ساڵە بێ بەردەوام لەگەڵ کتێبەکانی ئەوە ژیانەکەم بەڕاستی زۆر بە کۆنکرێتی شیکاری بۆ مێژووی هەر 4 قۆناغەکەی مێژووی بەشەرێت کە باسمان کرد کەم و کورتیەکانیان و جوانیەکانیان و گەڕانەوە بۆ پرسی چارەسەری کە ئەتوانم بڵێم تاقانەیە لە مێژووی معریفەی مرۆڤایەتیە